نێچیروان بارزانی بانگەشەی هەڵبژاردننی دواخست. ئەوەی دەمێنێتەوە 2 بۆ 3 هەفتە بانگەشە دەبێت. هەرچەندە بڕیار بوو 16 مانگە واتە دوێنێ بانگەشەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەستی پێکردبایە، بەڵام کۆمیسیۆن هێشتا ڕۆژەکەی دیاری نەکردووە. بەرپرسانی کۆمیسیۆن دەڵێن بەهۆی تەواو نەبوونی وردبینی ناوی کاندیدەکانی هەڵبژاردنەوە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکان دواخراوە. بەڵام بەپی زانیاریەکانی تیوار کە لە چەند سەرچاوەیەکی ئاگاداری ناو کۆمیسیۆن و سەرۆکایەتی هەرێمەوە دەستی کەوتووە، دواخستنی کاتی بانگەشە پەیوەندی بە تەواوبوونی وردبینی کاندیدەکانەوە نییە. سەرچاوەیەک بە تیواری وت باسکردن لە وردبینی کاندیدەکان بەهانەیە و بە ئەنقەست و بە پلانێکی سەرۆکایەتی هەرێم و کۆمیسیۆن بانگەشەی هەڵبژاردن دواخراوە. وتیشی نەچیروان بارزانی داوای کردووە 2 هەفتە بانگەشەی هەڵبژاردن بێت، بەڵام کۆمیسیۆن بەنیازە 3 هەفتە کات بدات بەلایەنەکان بۆ بانگەشە. سەرچاوەکە وتیشی دواخستنی وردبینی کاندیدەکان بە ئەنقەستە تا بەو هۆیەوە بانگەشە دوا بخرێت، چونکە پێشبینی گرژی و پێکدادانی نێوان هێزەکان دەکرێت لەم هەڵبژاردنەدا. لە بەرەم هۆکارە نێچیروان بارزانی پێی باش بووە بانگەشە دوا بخرێت و کۆدەنگیەکیش لە کۆمیسیۆن و بەشێکی لایەنەکانیش هەیە بۆ دواخستنەکە. ئەمە لە کاتێکدایە کە هەفتەی ڕابردوو وتەبێژی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق وتی پێویستە لایەنەکان لە هەرێم پابەندی یاساکانی کۆمیسیۆن بن و بانگەشەی پێشوەختە ڕابگرن تا ئەو کاتێ ئەنجومەنی کۆمیسیۆن وادەیەک بۆ بانگەشە دیاری دەکات. وتیشی هەر لایەنێک پێش وادەکە دەست بکات بە بانگەشە سزا دەدرێت. بەپی قسەی سەرچاوەکە پێدەچێت 27 یان 28 مانگە تا 16 مانگی داهاتوو بۆ بانگەشەی هەڵبژاردن دیاری بکرێت، واتا بۆ ئەم هەڵبژاردنە کاتی دیاریکراوی بانگەشەی لایەنەکان نزیکەی 3 هەفتە دەبێت.